خاوەنی 6 شەهیدی کیمیایی بارانەکەی هەڵەبجە و خوشکێکی ون بووە، بەڵام تەواو بێئومێد بووە و داوا دەکات ڕێوشێنی فەرمی و زانستی گونجاو بۆ گەڕانەوەی مناڵە ونبووەکان بگیرێتە بەر. لەبارەی گەڕانەوەی مناڵێکی ونبوو شادبوونەوەی بە خێزانەکەی دەڵێت برینی کە سوکاری ونبووەکانی هەڵەبجە زیاتر قوڵ بوویەوە. ناکرێ خاوەن ونبوویەک خۆی بڕاتێستی دیێنەی خۆی بکە، ئەبێمە لایانی فەرمیێکە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی شەیدانە خەمن جدیدی لەم بابەتە بخۆن. هیچ نا لەبەر ئێمەی هەڵەبجەینا، لەبەر کەیسی گەورەی جنۆسایدی گەلی کورد، چونکە ئەمە کەیسێک بوو ئێمە ئومێدمان دەکرد لەسەر کەیسی جنۆسایدکردنی هەڵەبجە دەوڵەتی کوردی ڕابگەینە، بەڵام بەداخەوە دەبینین کەیسەکان لە کەیسێکی گەورە هاتوتە سەر گفتوگوی تەلەڤیزیۆنی و مناقشەی باوک و کوڕ کە ئەمە زۆر ئازاربەخشە لەلایەن ئێمەی هەڵەبجەی و بۆ خانەوادی منداڵان و چمەوەرانی هەڵەبجە. مناڵە ونبووەکانی هەڵەبجە یەکێکە لە چیرۆکە تراژیدیەکانی کیمیایی بارانەکەی هەڵەبجە و برینەکە ساڕێژ نابێت. کۆمەڵی قوربانیانی کیمیا بارانەکە کە پێشتر کاریان بۆ گەڕانەوەی ونبووانی هەڵەبجە دەکرد قسەیەکی جیاوازتر لەبارەی گەڕانەوەی هاوڕێ بۆ ناو خێزانەکەی دەکات. هەستمانە کرد بە شێوەیەک نەیەتوانی ئەو وەڵامانەی ئێمە بداتەوە، بۆیە ئێمە دوای ئەوەی کە ڕاوێژمان لەگەڵ خۆمان کرد کۆمەڵی قوربانیان بڕیارماندا لەسەر و کەیسە کار نەکەین و دوجار ئەو کوڕە لە شوێنی ترەوە ئیشی بۆ کراوە کەیسەکە گەیشتەوەی کە دوێنێ ئەلان کراوە دیارە ئەبێت تەقدیری مووقفی هەردوو لا بگیرێ و داواکارین بە پەلە ئەو فەحسە دووبارە بکرێتەوە. دیارە دوێنێ ئێمە کاک مەحموود پەیوەندی پێوە کردین و ئێمەش لەگەڵ ڕێکخراوی ICMP و دەوڵەتیا پەیوەندیەکی باشمان هەیە، داوامان لێکردن کە ئەو کەیسە دووبارە بکەنەوە. ئەوان راپۆرتی خۆیانیان دوێنێ داوە بە بارگای سەرەکییان لە هۆڵندایە، چاوەڕێیەکەن لە دوڕۆژی داهاتوو وەڵامەکە بدەنەوە. ئەوان ئەڵێ ئێمە گەشتبین بەوەی کە ئەگەر دادگا داوایان لێ بکە بە فەرمی ئەوان کەیسەکەیان بۆ دووبارە بکەن. ساڵی 2015 پرۆژە یاسایەکی تایبەت بە میکانیزمی گەڕانەوەی مناڵە ونبووەکان ئاڕاستەی پەرلەمانی کوردستان و عێراق کراوە، بەڵام تا ئێستا ئەو پرۆژە یاسایە لە هەردوو پەرلەمانەکە نەخراوەتە بەرنامەی کاریانەوە. مزایدەی سیاسی بەداخەوە کە لە هەرێمی کوردستان لەسەر ئەم مناڵانە ئەکرێکەمە قەزیەکە بەڕاستی قەزێکی سیاسی نیە، قەزێکی مرۆڤایەتی تراژیدی و بەسۆیە بۆ هەموو خانەوادە بۆ هەموو خاوەن وجدانی پێویست ناکە مناڵێکی ون بوو لە پاش گەڕانەوەییان لە کاتی گەڕانەوە بە مزایدی سیاسی لە نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەم دوو پارتی کە بەداخەوە لە هەرێمی کوردستانە زۆر جار بچووکتریشتی ئەم وڵاتە خەنە مزایداتی سیاسیەوە. پرۆژە یاسا کە پرۆژێکی یاسا تێر و تەسەل بوو، هەمان پرۆژە یاسایشمان بە زمانی عەربی بۆ پەرلەمانی عێراق نارد. هەڵەبجە پاش کیمیایی بارانەکە سەدان چیرۆکی بێکۆتایی بەجێهێشت. دەیان خێزان هێشتا لە چاوەڕوانی گەڕانەوەی کە سوکار و منداڵە ونبووەکانیاندان ڕۆژێک چاوەڕێ دەکەن تەقا لە دەرگایان بدرێت و هەواڵێکی یاجزانیان پێ بدرێتەوە، بەڵام تا ئێستا نەبوونی شێوازێکی زانستی و باوەڕپێکراو کە سوکاری مناڵە ونبووەکانی تەواو بێئومێد کردووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.